بینەرانی بەڕێز خۆشەویستانم سڵاوتان لەبێت بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەی شینووی پرۆگرامی چاوپێکوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگ ئەویش پەیوەندی ژیانی ئابووری و سیستەمی ئابووری کۆمەلگایە بە ڕادەی دیموکراسی بوون و بە پێچەوانەشەوە دیکتاتۆر بوونی سیستەمی سیاسی لە هەر کۆمەلگایەکە. لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بەوەی ئایا ئەو تێزەی ژمارەیەک لە ئابووری ناسان و توێژەران ڕاستە کە پێیان وایە ئەو کۆمەلگایانەی کە بەرەمهێنانی نەوت ڕاستەوخۆ لە چنگی دەوڵەتدایە و بەشی هەرە سەرەکی ژیانی ئابووری و شادەماری ژیانی ئابووری پێک دەهێنێ زۆربەی زۆری ئەو کۆمەلگایانە سەردەکێشێ بۆ دروستبوونی دیکتاتۆریەت. ئەگەر وەڵام بە بەڵەیە چارەسەر چیە و چۆن و بە چ شێوەیەک دەوڵەتانی خاوەن نەوت بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە ڕاستە و خۆ کەرتینەوە لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە دەبرێت سەر نەکێشێ بۆ دروستبوونی دیکتاتۆریەت و جۆرێک لە گەشەکردنی دیموکراسی و کۆمەلگای مەدەنی بهێنێتە ئاراوە. ئایا پێشکەوتنی پەیوەندەکانی بەرەمهێنان لە پەیوەندیکی کوشتتوکاڵی دەرەبگاتیەوە بۆ پەیوەندێکی پێشسازی هۆکارێکی یارمەتیدەرە بۆ گەشەکردنی دیموکراسی و بە دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و دەسەڵات. بە پێچەوانەشەوە مۆدلی بەرەمهێنان لە کۆمەلگا دواکەوتەکانە چ کاریگەریی هەیە لەسەر ژیانی سیاسی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پەیوەست بەمەوە میوانداری بەڕێز دکتۆر سەردار عەزیز مامۆستای زانکۆ لە زانکۆی ئێرلەندامان کردووە. بەخێراتم دەکەم دکتۆر سەردار. زۆر سوپاسانەکەم بۆ زۆر سوپاس بە تۆ. ئەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەم کە هەمیشە لە خوێندنەوەی دواکەوتویی دنیای ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتیان ئەوەی کە پێی دەگوتە دەوڵاتانی جیهانی سێوە سەرهەڵدانی کۆمەڵێک سیستمی دیکتاتۆر لەم کۆمەلگایانەیە ژمارەیەک چاودوویە سەرنجە دەنە سەرەوەی کە بەشێک لە بەشی هەرە گەورە شادەماری داهات و ئابووری ئەم کۆمەلگانە بریتە لە نەوت و نەوتیش ڕاستە خۆ لەلایەن دەوڵەتەوە بەرەمهێنرێ ئەم پارە زۆر و مۆڵی نەوت ئەچێتە بەردەستی دەوڵەت. ئەمە زەمینە بۆ ئەوە خۆشەکە دەوڵەت وردە هەموو کۆمەلگا ملکەچ بکە هەموو کۆمەلگا بێدەنگ بکە و سەرنجام سەر لە دەوڵەتێکی دیکتاتۆر و شمولیەوە بکێشێ. بنمونە دەوڵەتی عێراقێکی بوو لەو دەوڵەتانی دیکەی ناوچەکە کە خاوەنی توانایەکی گەورەی بەرەمهێنانی نەوتن لە هەرناو هەمان فۆرمی سیاسیە گیریان خواردووە. ڕای بەڕێزی دەمبارەوە چیە؟ خۆی ئەو ڕای لە واقعا تەندروست بڵێم وایە زۆر ئەو وڵاتانەی کە نەوتیان هەیە لە ڕووی دیموکراسی و لاوازن یا دیموکراسیان بە هیچ شێوەیەکتیانە یا هێزە دیموکراسیەکان تایە سەرکوتەکرێن. ئەمە بەو مانایە نییە کە نەوت یەکسانە بە دژایەتیکردنی دیموکراسی، بەڵکو نەوت ئەبێتە سەرچاوە بۆ سیستەمێکی سیاسی تایبەت ئەو سیستەمە سیاسی خواستی ئەوەیە دیموکراسی سەرکوتکە. بۆی ئەمە ڕوونکەینەوە ئەوە خواست و خەونی سیستەمە سیاسیەکەیە کە نەوت بەو شێوەیە بەکارەبە کە ببێتە هۆی بڵێم سەرکوتکردنی دیموکراسی، کۆتایی هێنانی دیموکراسییان دژایەتیکردنی دیموکراسی. چونکە ئێمە مۆدێلیشمان هەیە کاتێک وڵاتێک نەوتیە بەڵام دیموکراسیەتیایە لە ئەو پەڕی گەشەدایە بۆ نمونەوە بۆ وڵاتێکی وەکو نەرویج کە ئەمان خادەست بەرامبەر ئەوەی کە ئایا چییە وا ئەکا کە نەوت ینی بەو شێوەیە بێ کە خەڵک بڕوای وایە کە ڕێگرە کە دژە لە دیموکراسی. چونکە گرنگترین شت لە کۆمەلگا ئابووریە، داهاتی خەڵکی، توانای خەڵکی، شێوازی ژیانی خەڵکی، هەموو ئەمانە پەیوەستن ڕاستەوخۆ بە ئابووریەوە. کاتێک دەوڵەت بڵێم بە شێوەیەکی زۆر ئاسان داهاتی دەسەکەوێ بەبێ ئەوەی پێویست کە بگەڕێتەوە بۆ کۆمەلگا، ئەوە دەوڵەت خەونی ئەوەی دێتە خەونی ئەوە دەبینیان بێتە خاوەنی ئەو خەونەی کە چۆن بتوانێت ئەم کۆمەلگایە کۆنتترۆلکە، ئەم کۆمەلگایە وا لێ بکە کە فشاری نەبێ لەسەری. ئەنجا نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە لە ساتە وەختێکە هاتووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیموکراسیەتی نەبینیەوە بەخۆیەوە، کە دیموکراسیەت نەبووە بە بەشێک لە کەلتوریانی نەوت هاتووە بۆ کەلتورێک کە باوکایەتی و کە باوکسالاری و کە دیکتاتۆریەت و کە کەس و کە دەسەڵاتی ئاغایەتی و ئەمانە تایەبوونی هەبووە. نەوت هاتووە بووەتە یارمەتی دەرێک، هاندەرێک، درێژە پێدەرێک بۆ ئەم سیستەمە. ینی ئەگەر نەوت باتایە بۆ ناو سیستەمێکی دیموکراسی، ئەوە سیستەمە دیموکراسیەکەی بڵێم تۆکمە کرد، بەهێزترە کرد. بۆ نمونە نەوت هات بۆ ناو سیستەمێکی دیموکراسی لە نەرویج، سیستەمە دیموکراسیەکەی باشتر کرد، ئاسانتر کرد، خۆشگوزەرانتر کرد، سەقامگیرتر کرد. ئەمەوەمان لەیەکە کۆمەڵێک دەرەنجام دەستکەوێت. یەکەم ئەگەر نەوت بێت بۆ کۆمەلگایەک، ئەو کۆمەلگایە سیاسەتەکەی لە ڕێی دەستگاوە بەکار بڵێم بەڕێوە نەچێ، ئەوە واکە
زۆر بە ئاسانی بەرەو دیکتاتۆریەت بچێت چونکە کاتێک دەستگامان نییە کاتێک حکوومەتمان نییە یان حکوومەت لاوازیان حکوومەت کاری ئەوە نییە کاری حکومی بکە بەڵکو ئامرازێکە ئەوە کەس یان کەسایەتی جێگەی سیستەمیان دەستگا ئەگرێتەوە لوا کەسیش خەونی ئەوەیە کە بمێنێتەوە تا بۆ زۆرترین کات دەسەڵاتەکەی بگوێزێتەوە بۆ کوڕەکانی بۆ برازاکانی بۆ ئامۆزاکانی بۆ پسمامەکانی بۆ ئەوانی هەموو دەوروبەری کەواتە ئەم کەسایەتی سیستەمی کەسایەتی سیستەمی پێش سیستەمی کەسایەتی سیستەمی سیاسیە سیستەمێکە کە پێش دەستگا کەوتووە پێش دەق کەوتووە پێش دەستور کەوتووە پێش یاسا کەوتووە کاتێک یاسا و دەستور و دەستگا بوونی نییە لە وڵاتانە زۆر بە ئاسانی کەسایەتەکانیان ئەم سامانە ئاسانە لە ڕێی کۆمپانیای دەرەکیەوە بەدەستی خۆیانە هێنن بەکاری هێنن بە هەموو شێوەیەک بۆمانەوەی خۆیان ئەم بەکارهێنانش لە هەمان کاتدا زۆر گرنگە چونکە بەکاربردننی نەوتوا بەو شێوەیە دەبێت کە دەبێتە هۆی کوشتنی سیاست بەڵام دکتۆر سادر ئەمە لێرە ڕاو بگرم بەنسبەت کۆمەلگای چێک و کۆمەلگای ئێمەوە هەرێمی کوردستانیان کۆمەلگای عێراقیەوە و دواتریش گەورەتر لەم سنوورش کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستکە بە شێوەیەکی گشتی خاوەنەی وزەیەکی گەورەی بەرهەمهێنانی نەوتن و بە پێشەوانشەوە ئاستی گەشەکردنی دموکراسی وەکو دامەزراوە و سیاستکردن لە وڵاتانەیە وەکو هوشیاری کۆمەڵایەتی وەکو پەروەردەی کۆمەڵاتی دموکراتیزە نەکرا وەکو تۆتر مۆدلی باوک سالاری یا پیاو سالاری یا ڕەگە سالاری بەسەر ئەم کۆمەلگانەیە باڵا دەستە من پرسیارەکەم ئەمەیە ینی چۆن بکرێت لە کۆمەلگایەکی هاوشێوەی وەکو کۆمەلگای ئێمەیە لە کاتێکە نەوت دەدۆزێتەوە دەیان و سەدان بیرە نەوتمان هەیە لە باتی ئەم نەوتە ببێتە مای خۆشگوزارانی و زیاترکردنی ئازادی و بەهێزکردنی دیموکراسی بە پێچەوانەوە ئەگەری ئەوەی لە بکرێت بەرەو دیکتاتۆریەت و بەرەو خۆسەپاندنی دەسەڵات و دامەزراوەی سیاسیمان بەرێ چی بکرێت چی بکەین بۆ ئەوەی لەم کۆمەلگانەیە بوونی نەوت وەکو حتمێتێکی تاریخی دەور نەبینێ بەرەو هەنگاونان بەرەو دیکتاتۆریەت زۆر بە ئاسانی وەڵام دێنەوە ئەبێ حکوومەت دامەزرێنین حکوومەتیش لە ڕێی دەستگا و یاسا و دەستورەوە بەڕێوە بچێ نەک بە ئارەزووی کەسەکان ینی ئەمە بە کورتی وەڵام دێنەوە ئەگە بێ حکوومەتێک هەبێ کە بەپێی یاسا کار بکە حکوومەتێک هەبێت کە بڵێم دابش کرابێ بەسەر بەشەکانیە چاودێری یەکتری بکە لە ڕووی دەستور باڵا دەست بێ ئەمانە ئەگەر بنەمای ئەوەن کە سامانی سروشتی بە شێوەیەک بەڕێوە ببرێت کە ببێتە مای هەمووان مای خێر و خۆشی بۆ هەمان لەبەرەوە سیاست ئەو ژینگەیە کە هەموو شتێکی تری تیا گوزر ینی گرنگترین شت لە کۆمەلگا سیاستە کاتێک سیاست خراپ کرا ئابووری خراپەکرێ ژیانی کەسەکان خراپەکرێ پەیوەندی دەسەڵات و خەڵک خراپەکرێ ژینگە خراپەکرێ ژیانی کەسەکان خراپەکرێ کەواتە گرنگترین شتەوەیە چۆن ئەم سامانە سروشتێکە هەیە سیاستێکی گونجاو سیاستێکی دادپەروەر سیاستێکی چاکی لێبەرهەم بێنی سیاستی چاکیش ئەوەیە کە لە ڕێگای دەستگاوە کار بکە سیاستێک نەبێت کە خواستی کەس و بنەماڵە و خێزان و ئەمانە بێ چونکە کات دەبێت سیاست بریتە لە خوڵقاندنی ئەو ژینگەیە کە خەڵک پێکەوە تایە ئەتوانن بە شێوەیەکی مرۆڤانە تایە بژین ئەمە چۆن دێتە ئاراوە بەوەی کە دادپەروەری هەبێ یاسا هەبێ کەس خواستی کەس باڵا دەست نەبێ دەستور هەبێ بڵێم گۆڕانکاری هەبێ گرنگترین شت لە سیاسەدا گۆڕانکاریە ینی هەر دیکتاتۆریەت چیە بریتە لە دژایەتیکردنی هەموو جیاوازیەک هەموو گۆڕانکاریەک هەموو نوێکاریەک هەموو گەشەیەک هەموو بەرەو پێشچوونێک ینی ئەگەر وا بیرکەینەوە ئەتوانین بڵێن دیکتاتۆریەت بریتە لە هەڵدان بۆ وەستانی کۆمەلگا دیموکراسیەت هەڵدانە بۆ چالاکی خوڵقاندنی ژینگەیە کە کۆمەلگا بەردەوام لە چالاکی دابێت لە نوێبوونەوە بێت لە بە خۆداچوونەوە بێ لە گەشەکردن نابێ بەم شێوەیە کە دەبێت سامانی سروشتی کە ئێمە زۆرمان هەیە لێ ئەگەر بە شێوەیەکی دەستگایانە بە شێوەیەکی یاسایی ڕوون بە شێوەیەک کە بەپێی دەستور داڕێژرابێ بەڕێوە ببرێ ئەبێتە هۆی خوڵقاندنی هەیەتنە ئارای سیاسەتێکی مرۆڤانە سیاسەتێکی دادپەروەرانە ئەم سیاست دادپەروەرانە بنەمای سەرەکیە بۆ هەموو شتێکی تر لە کۆمەلگا کەواتە ئەتوانین بڵێن بەبێ بوونی دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و حکوومەتداری
و بەبێ ئەوەی کە کۆمەڵێک دام و دەستگات هەبێ کە سیاستکردن بە شێوەیەکی دیموکراسیانە بەڕێوە برۆت و ژنگەیەکی یەکسان بۆ هەموو هاوڵاتیان بڕخسێنێ بەبێ باڵا دەستکردنی تاکە کەسێک یان بنەماڵەیەک یان گرروپێک یا هێزێکی سیاسی کۆمەڵاتی نەوت و حتمێتێکی مێژووی ئەم کۆمەلگانە بەدەو دیکتاتۆریێتەوە بەدڵنیاییەوە خۆی کاتێک نەوت بە ئەو هەموو ئەو سەر و ئەو چامانە بێشمارە دابینەکە وا ئەکا کە سیستەمی سیاسی پێویستی بە خەڵک نییە کاتێک پێویستی بە خەڵک نەبوو ئەو جارە بە شێوازێکی ناتوانێت دەستبەرداری خەڵک بێ بە شێوازێکی تر بیر لە خەڵکە کاتەوە ئەمە پرسیارێکی تر لێ بکەم یەکێک لەو ڕێگانەی کە ئێستا لە دنیای سەرمایه‌داریە کاری پێکرێ ئەویش بریتە لە بەتایبەتکردنی یا تایبەتیکردنی کەرتەکانی ئابووری لە دنیای ئەوش بەزارەوە کە پێ دەڵێن خەسخەسا بەتایبەتکردنی کەرتی نەوت با بۆچوونی تۆ هەنگاوێک نییە بۆ ئەوەی دەوڵەت هەژمونی بەسەر نەوتان نەمێنێ بە معنایەکی تر کاتێککە نەوت ئەدرێ بە ژمارەی کۆمپانیا و ئەم کۆمپانیایانە شەریکن لە بەرهەمهێنانی ئەم نەوتەیە و ئەم کۆمپانیانە قودەتی بەرهەمهێنانی نەوت لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوەیە هەنگاوێکی کاریگەر نییە بۆ ئەوەی کە دەستی دەوڵەت و دەسەڵاتی سیاسی کورت بکاتەوە بۆ ئەوەی باڵا دەست بێ بەسەر نەوت و ئەو پارە بە لە شاوی نەوت بچێتە دەستی و لەوەیشەوە مەترسی دیکتاتۆر بوونی لێ بکرێت بەڵێ و نەخێر بەڵێ ئەگەر بێت و ئەم کۆمپانیایانە لە ژێر چاودێری حکوومەت ئابن زۆر بە شەفافانە داهاتەکانیان دیار بێ باجیان لێ وەربگیرێ بەشی حکوومەت وەربگیرێتەوە و حکوومەت ببێتەوە دەستگایی کە ئەو داهاتی لە کۆمپانیەکانیەوە دەستێکەوێتەوە جارێکی تر بیگەڕێنێتەوە بۆ کۆمەلگا لە ڕێی خزمەت گوزاریەکانەوە بەڵام ئێمە لەو زاراوەی کە پێ ئەڵێن بازاڕی ئازادیان کەرتی تایبەت کۆمەڵێک فێڵ و فڕ و شاراوە و ئەو شتانە هەیە یەک زۆر کەس لە بواری وزا ئیشەکەن لە بواری زانستی وزا بڕوان وایە کە کۆمپانیەکان هیچ نین جگە لە واجهەیەک بۆ حکوومەت کۆمپانیەکان هەموو پەیوەستن بە حکوومەتەوە هەموو نزیکن لە سیاسیەکانەوە دوو وەکو لای خۆمانە بێ کۆمپانیان نییە نزیک نەبێ لە حکوومەتەوە کۆمپانیا ناتوانێت ببێ ڕخسەت وەرگرتن و بەشێک لە حکوومەت ینی لێرە کەرتی تایبەت ئەبێتە ڕێگایەکی تر بۆ قۆڕخکردن لە بڕی ئەوەی ئازادکردن ئەمە مەترسەکانی کەرتی تایبەتە کەرتی تایبەت لە بواری وزەشا ترسناکانی کەرتی تایبەت لە بواری بازاڕە بوارەکانی تری کە سامانی گشتی نییە گونجاوە بەڵام نەوت سامانی هەمووانە کاتێک ئەدرێ بە کەرتی تایبەت ئەو کاتە سامانی هەمووان تایبەت دەکرێت بە کۆمەڵانێک کە زۆرترین قازانجی لێ بینن و بڕێکی ئەگەرنەوە بۆ کۆمەلگا ینی بۆیە زۆربەی زۆری وڵاتانی دنیا لە ڕێی دەوڵەتەوە بەکارەبن چونکە دەوڵەت یەکەم لە ڕووی سیاسیەوە ناتوانێت دەستبەرداری بێ دوو لە ڕۆی داهاتەوە ناتوانێت دەستبەرداری بێ سێ ئەم کۆمپانیایانە ئەگەر بێت و کۆمپانیای دەرەکی دەست بگرێ بەسەر سامانی سروشتی وڵاتە ئەو کاتە وڵاتە بێتە قاوخێک ینی وڵات بێدەسەڵاتە بێ وڵات کۆمپانیەکانی دەرەوە بڕیارەدەن لەسەر پلانی ئابووری و داهاتی وڵات و چۆنەتی فرۆشتنی سامانی سروشتی و توانای ئەو وڵاتش لە دەرەوە و ئەشتوانن زۆر بە ئاسانی لۆبی بکەن لە دەرەوە دژی ئەو وڵاتە لە ناوەندەکانی ترا وەنمونە لە ناوەندی وزا لە بازاڕە لە بانکی نێودەوڵەتیە لە زۆر شوێنیتر بۆیە ئەمە ینی تایبەتمەندکردن ئەتوانرێت باش بێ و لە هەمان کاتیشە ڕەنگە مەترسیەکانی زیاتر بێ بەڵام ئەمە زۆر لەوە ئاگادار بین کە وزە هەتا بێ گرنگترە بێ چکە وزە هەتا بێ کەمە بێتەوە وزە هەتا بێ زیاتر سیاسیە بێ زیاتر بەشێکە لە جیۆپۆلیتیک وزە هەتا بێ زیاتر نزیکە بێتەوە لە شێوازی پەیوەندی دەوڵەتەکان بە دەوڵەتەکانەوە ینی وزە لەوە دەرچووە تەنها داهاتێکی ئابووری بێ یان بەشێک بێ لە پێک هاتی ئابووری وڵاتێک بەڵکو بریتیە لە داڕێژەری سیاست پەیوەندی جیۆپۆلیتیکی ئەو وڵاتە پەیوەندی وڵاتان بە دەرەوە سروشتی کۆمەلگاکان بەرهەم هێنان ینی لە کۆمەلگایانی کە وزە هەیە هەمیشە بەرهەمهێنان لاوازە بەرهەمهێنانەکانی تر بەڵام ئەمڕۆ لە دنیا ناتوانین باس لە گەشەی ئابووری هیچ کۆمەلگایە بکەین بەبێ سەرمایە گوزاری بیانی
ئەو پێشکەوتنە گەورانی کە دنیای تازە پێگەشت و لە وڵاتانی ئاسیا بنمونە لە کۆریای باشوور تەنانەت لە سین و ژمارەیەک وڵاتی دیکە بەدەست هاتووە بەرهەمێکی ڕاستەخۆی ئەو شتەیە کە پێوتە سەرمایە گوزاری بیانی لە ناوخۆی ئەم وڵاتانە لە بەروی ئەم وڵاتانە هەم ئاستی پێشکەوتنی تەکنیکیان لە ئاستی پێویستانە بۆ بەرەمێنانی ئەو پیشەسازی گەورانە لەوانە نەوت و هەمیش پێویستیان بەوە هەیە کە توانای ئابووری و تەکنەلۆژی کۆمپانیا زەبارەحەکانی دنیا بێتە ئەم منتیقەیە و پرسیارەکە ئەمەیە ینی لە وڵات لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستانە سەرمایە گوزاری بیانی لە کەرتی نەوتە بۆ مەترسی هەیە و بۆ ڕێگایەک نییە بۆ هەم گەشەکردنی ئابووری ئەم کۆمەلگایانە و هەمیش کورتکردنەوەی دەستی دەسەڵات بەسەر سەرچاوە سروشتەکان و نەوتا کە بەکاری نێنێ وەکو ڕێگایەک بۆ خۆسەپاتر بەسەر کۆمەلگایە. بەڵام کۆمپانیا بیانیەکان چیانەوێ؟ بەردەوامی نەوت، هەرزانی نەوت، سەقامگیری. لەبەرەوە کۆمپانیا نەوتەکان هەرگیز نایەن دژایەتی سیستەمی سیاسی بکەن. هەمیشە پشتگیری ئەو سیستەمە سیاسیەکەن کە ئەو زمینەیان بۆ خولقێنێ، ئەو زمینەی ئەوەی کە هەرزانتر نەوتیان باتێ، سەقامگیرتریان کە پشکیان زیاترکە. لەبەر کۆمپانیا نایەت داکۆکی لە مافی خەڵکە، خەمی ئەوە بخوا چنێک دادپەروەری هەیە لە کۆمەلگا، خەمی ئەوە بخوا چنێ سیستەمی تەندروستی یان سیستەمی ڕێگاوبان یان سیستەمی خوێندن گونجاوە. بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودیە لە زۆر بوارە سعودی پێویستی بە چاکسازیە، وڵاتێکە کە کەمینەیەک دەستیان کردو بەسەر سامانی هەموو وڵاتدا ئەو زۆرینەی خەڵکی بەو ئاستە لێ بەشدار نین. ئەو دیموکراسیتیان نییە لە سێداران و کوشتن و سزادان و هەموو شتێک هەیە. هیچ کۆمپانیایەکی نەوتی ڕۆژێک نایە خەمی ئەوە بخوا کە پێویستە دیموکراسی لە سعودیە هەبێت. قسەکە لەسەر ئەمە نییە کۆمپانیایەک ڕۆڵێکی سیاسی لە کۆمەلگایەکە ببینێ و خەمی دادپەروەری کۆمەڵایەتی و خەمی کۆمەڵێک شتی دیکە بخوا، بەڵکو قسە لەسەر ئەو ئینتاجانەیە کە سەرمایە گوزاری بێنێ لە ناوخۆی وڵاتێکە ئێخاتەوە. بۆ نمونە بەو توانە تەکنیکی پێشکەوتووی کە هەیەی کە ئەم کۆمەلگانیان نیەتی ئەم ئەتوانێت ئاستێکی بەرز لە نەوت بەرهەم بێنێ، ئاستێکی بەرز لە توانای تەقەنیەکەی بەکاربێنێ بۆ باشترکردنی ژیانی دەوڵەت و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تر و هەروەها دەوڵەت ناچارەکە بە شێوەیەک لە شێوەکان شێوازی بەکارهێنانی نەوت و شێوازی بەشداری پێکردنی کۆمپانیەکان لەو کەرتانەیە زیاتر بکات. لەگەڵتان لەمە بەڵام خۆی هاوکێشەیەک هەیە لە یاسای وزا ئەوەیە کە ڕۆژئاوا تەکنەلۆژیا و زانیاری هەیە، وڵاتانی تریش مادە خامەکەیان هەیە. لەبەر ڕۆژاوا دەبێت ئەو مادە دەربێنێت بگەێنێتە بازار ساخی کاتەوە پارەکە بداتە دەست وڵاتانی تر. بەڵام ئەمە ئەگەر لە ناو سیستەمێکی سیاسی گونجاودا بەڕێوە نەچێ، من کە نمونەی سعودیمێنە ئەبێتە هۆی سەرکوتکردنی زیاتر. ڕاستە لەگە ڕەنگە ببێتە هۆی بەرهەمی زیاتر، ڕەنگە ببێتە هۆی هێنانی تەکنەلۆژیای نوێتر، بەڵام بە هیچ شێوێک نابێتە هۆی دیموکراسیەتێکی باشتر، نابێتە هۆی کۆمەلگایەکی سەقامگیر، نابێتە هۆی دادپەروەری. ینی ئەوەی وا ئەکا کە هاتنی تەکنۆلۆژیای مۆدرن بچێتە خزمەتی ئەوەی کە داهات زۆر بێ، گەشەی کۆمەڵایەتی زۆر بێ، دادپەروەری هەبێ، خزمەتگوزاری باش بێ، خەڵک لە دۆخێکی سیاسی سەقامگیر و گونجا و بێمەترسی دابژین، ئەو دەوڵەتەیە کە خۆی حاکمە لە وڵاتە. کەواتە ئەو دەوڵەتە پەیوەندی بە کۆمپانیەکانەوە و چۆنێتی بەکاربردننی ئەو داهاتی کە لە کۆمپانیەکانی ئەو دەستێکەوێ. ئەمە ینی ئەم هاوکێشان ئەم سێگۆشەیەک دەوڵەت کۆمپانیا خەڵک ئەبێ ئەم سیانە بە شێوەیەکی سەلیم، ینی بە شێوەیەکی. دکتۆر سەدار ئەمەوێت لەسەر پرسێکی تر قسە لەگەڵ بکەم. مەسەلەی هەرێمی کوردستان و پەیوەندی بە بەغداوە لە مەسەلەی پرسی نەوتە. هەندێک چاودێر و تۆژەری ئەم بوارە پێیان وایە کە قسەکردن لەسەر چاودێریکردنی حکوومەتی بەغدا بۆ داهاتی نەوت لە هەرێمی کوردستان پێویستیکی زۆر گرنگە بۆ ئەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو نەوتا بۆ خۆسەپاندن و بۆ بە دیکتاتۆربوون بەکار نهێنێ و لەم قۆناغای پێویستە کە هەرێمی کوردستان خۆی مالیکێکی ڕاستەوخۆ و بەکارهێنەرێکی ڕەهای داهاتی نەوت نەبێ، بەقەدەوەی پێویستە لەژێر چاودێری دەسەڵاتی ناوەندا بێ تاوەکو ڕێگری لێ بکا بۆەوەی کە بەرەو دیکتاتۆریەت نەڕواوە دیموکراسی نەخاتە بەدەم بەدەستیەوە. پرسیارەکەی من ئەمەیە ئایا ئەم بۆ چوونە تا چەند ڕاستە و بە دیوێکی تریشە چاودێریکردنی ناوەند بەسەر نەوتی هەرێمەوە ڕێگایەک نابێت بۆ ئەوەی کە ئیرادەی دارایی هەرێم ئیفلیش بکات و مەجای گەشە پێدانێکی ڕاستەوخۆ و ئاوادانکردنەوەی ڕاستەخۆی هەرێمی کوردستان نەیە. من لەگەڵ ڕایەدا نیم، چونکە هەر بەغا خۆی
وڵاتێکی دیموکراسی نییە بەغا زۆر لێ ینی لە هەرێم گەندەڵترە بەرتەوازترە بەرە و زیاتر بەرە و تاکڕەوی و ئەوانە ڕۆیانی چاودێریکردنی بەغا بۆ ئێمە نابێت هۆی دیموکراتی زەبوونی ئێمە و من لە خۆم وەکو کوردێک ئەو چاودێر بڵێم ئەو براگەورەیشم پێخۆش نییە کە بەغا من بڕام وایە لە کۆمەلگای کوردی بە تایبەتی لە نێو گەنجانیا بە ئاراستەیەکە ڕۆکە خواستی ئەوەی هەیە کە سیستەمێک بێتە ئاراوکە شەفباف بێ کە دادپەروەر بێ کە لە ڕێی دەستگاوە بەڕێوە بچێ کە دەستا و دەستی دەسەڵاتی تا بکرێ کە دیموکراسی تابێ ئەمانە هەموو بنەمان بۆ ئەوەی ئێمە خۆمان بتوانین چاودێری خۆمان بکەین لە بڕی ئەوەی بەغا چاودێریمان بکە و چاودێری دەرەکی هەرگیز نابێتە خزمەتی کۆمەلگا چونکە کاتێک لە دەرەوە چاودێری ئەکرێ دەرەوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی چاودێریەکە ئەو شتانە نابینێ کە ڕەنگە خۆی پێویستی نەبێ بیبینێ لەبەرەوە چاودێری بەغا بۆ ئێمە نابێتە هۆی گەشەی دموکراسیان نابێتە گەشەی چونکە بەغا ئەو شتانەی دەستکەوت کە پێویستێتی ئەو شتەکانی تر فەرامۆشەکە نایبینێ بە نادیار مامەڵی لەگەڵاکە بۆیە پێویستە ئێمە لە ڕێی سیستەمێکی سیاسی بێن ناڕۆکە خۆمان چاودێری خۆمان بکەین خۆمان نوێکەین و خۆمان ببین بە ڕقی بەسەر خۆمانەوە نەک بەوەی هەمیشە لە دەرەوە کەسێک بێت ڕێنماییمان کە بڵێم خۆی زۆر بەداخەوە هەستی خۆ بەکەمکردن لە ناو کووردا زۆرە ینی کورد زیاتر گوێ لە بیانیەکە گرێ تا لە دەرەوە من ئەگەر دکتۆرێکی فەڕەنسی بوومایە ئەمتوانی زۆر بە ئاسانی سەرۆکی هەرێم ببینم بەڵام لەبەرەوە کوردێکم هەمان ئاستی ڕێزوهینم نییە ینی ئەمە لە هەموو ئاستێکە لە ناو کووردا خۆ بە کەمزانین زۆرە ڕەنگە لە دەرەوە کەسێک چاودێری بکە سیستەمی سیاسی کوردی زۆر باشتر گوێ لە بگرێ باشتر بە دەنگەوە بێ بەڵام ئەمانە هەموو گرەی دەرونین ئێمە بەدەستیەوە ئەناڵێنین لەبەر بوونمان سەر تاپاژیانمان لەژێر سیستەمی کۆلۆنیالیزمە لەژێر سیستەمی ئەستیعمارە ئەمانە هەموو پێویستی بە دابڕان ئەگەر بمانەوێ ئێمە کەم نین ئەو دەنگانەی پێیان وایە کە بۆ نمونە دروستبوونی دەوڵەتی کوردی لە هەلومەرجی ئێستای کوردستانی عێراقا زیانی زۆرترە لە قانزاش لەبەرەوەی دوجار دەوڵەتێکت بۆ دروستەکە کە دیموکرات نییە دەوڵەتێکت بۆ دروستەکە کە زیندانێکی گەورەیە بۆ هاوڵاتەکانی خۆی بنمونەی دەوڵەتی سووریا و میسر و عێراقی ئەوسا و هەموو ئەو دەوڵەتانی کە دیکتاتۆریەتیایە باڵا دەست بووە دەوڵەتە کیانی سەربەخۆ سیادەی هەیە بەڵام دوجار ئازادی لە هەموو تاکەکانی کۆمەلگا و لە ژیانی سیاسی ئەسەپێنێ و خۆی ئەسەپێنێ بەسەریا لە قۆناغێکی لەم شێوەیە لە مەرحەلەیەکی لەم شێوەیە نەبوونی دەوڵەت باشترە تاوەکو ئەو کاتەی دیموکراتیزەکەتن ئەکاتە ئاستێکی پێویست چاودێریکردنێکی دەرەوە باشترە تا ئەو کاتەی کە لە ناوخۆیان دیموکراسی وردە پێگا و گەشاکە و دروستبوونی دەسڵاتی سەربەخۆ پێویستی بەوە بێکە وەکو پێویستێک بۆ پاراستنی ئازادەکان و پێویستنی ماف و بەکارنەهێنانی سامانی گشتی وڵات لاوانە نەوت بۆ خۆسەپاندن بکاتێت دیسان لەگەڵ و ڕایانیم چونکە ئەگەر دەرفەت گونجاو بێ بۆ دەوڵەت زۆر باشترە دەوڵەتێکی دیکتاتۆری لە نەبوونی دەوڵەت چونکە کاتێک دەوڵەت دیکتاتۆرە ئەتوانی لە ناو دەوڵەتە چاکسازی بکەین بەبێ ئەوەی مەترسیمان هەبێ کەسێک لە دەرەوە بێت جارێکی تر خۆی بەزمون دەرکەوتووان نیە بۆ نمونە لە سووریا دەوڵەتی شێ و ئەوەش ئەنجامی چاکسازەکان و ژماری کوژراوەکانی سووریا دا ئەوەندە ژمارە ئەو ئەوانەیە کە ئیسرائیل لە عەرەبی کوشتووە لەگەڵتان بەڵام سووریا بە نمونە ینی مەسەلەن ینی وا لەگەڵتان بەڵام ینی هەبوونی قوارەیەک و چاکسازیکردن لە ناو قوارەکە ئاسانترە لە نەبوونی قوارەیەک و بوون لە ژێردەسی ئەوی ترە دیارە مای خەمە کە ئەمە ببینە دوای ئەو هەزاران ساڵە لە 500 ساڵە کورد خەون بە بوونی دەوڵەتێکەوە بینێ کە بگاتە دەوڵەتەکە دیکتاتۆر بێ و کورد کوژ بێ و بڵێم نعادل بێ و دادپەروەر نەبێ و زۆر شتی تر ینی ئەمە بەجددی تراژیدایە بەجددی ینی سوکاتیکردنە بە کورد لەلایەن کوردەوە چونکە خەونی کورد ئەوە بووە وەکو مرۆڤێک بژی وەکو کەسێکی ئازاد بژی خەباتی بۆ کردووە خوێنی بۆ ڕشتووە بە ئازاد بژی ئەگینا بیاوێ لەژێر دیکتاتۆرا بژی ئەتوانێت لەژێر دەستی ئەوی تراوێ لەژێر دەستی دەوڵەتێکی ترا بژی زۆر بە ئاسانی ینی خەباتی کوردی خەباتێک بۆ ئەوەی وەکو خۆی بژی وەکو شناسی خۆی جێبەجێگە بەڵام ئەگەر هاتوو بووین بە خاوەنی چوار دەوڵەتێک کە دیکتاتۆریش بوو ئەو کاتە ینی خەباتشتە قۆناغێکی ترەوە ینی چاکسازی پێویستە بەڵام من
سەرباری ئەو هەموو پشێوی و ئاڵۆزی و گەندەڵی و بێسەر و بەریە کوردستان لە قۆناغێکی گۆڕانکاریە بینم فشار هەیە بۆ ئەوەی هێزە کۆنەکان بەسەرەچن هێ لاوازە من خۆیان ناچارە بنداکۆکی لە خۆیان بکەن بە کۆمەڵێک پرینسیپ کە ناتوانێت هەتایە بەردەوام بێت بۆیە ینی ئەمە ئاگاییەک هەیە کە بنەمایەکی گەورەیە بۆ بنیاتنانی هەنگاوی تر ئەو ئاگایی هەرچەنە لە ڕووی معریفیە و لاوازە هەرچەنە دەستگای پشتگیری ناکە هەرچەندە بەداخەوە ئەوەی پێ ئەڵێن زانکۆ لە کۆمەلگای ئێمە ڕۆڵی خۆی نابینێ بۆ بنیاتنانی ئێمە لە زۆر ڕۆ بەڵام سەرباریەوە خواستێک و ئاگاییەک هەیە کە بەکرێ هەنگاوی تری بەڕێوە بنرێ ئەگەر سیستەمی عەقڵی بە ئاگا هەبێ ڕابەرایەتی بکە. بەڵێ یەکێک لەو تێزانەی بۆ پەیوەندی بە ژیانی ئابووریەوە هەیە بریتێ لە ژیانی ئابووری و سیستمی سیاسی و دیموکراسی لە هەر کۆمەلگایەکە ئەوەیە کە دەسەڵات لەو کۆمەلگایە پشت بە باج و بە کۆمەکە جیاوازەکانی هاوڵاتیانی دەبەستێت کاتێک کە دەوڵەت پشت بەمە ئەبەستێ ناتوانێت ڕاستەخۆ پشت بکاتە دەوڵەت هاوڵاتێک کە باج ئەیە هاوڵاتیە کە کۆمەکی دەوڵەتەکە بە ڕێگەی جیاواز و فۆرمی جیاوازکە ئابووری و داهاتەکەی بەدەستبێنێ دەوڵەتیش ناچارەکە خودی ئەم پارەیە لە خزمەتی هاوڵاتیانە سەرف بکاتەوە و دەوڵەتیش جورئەتی ئەوە ناکە بە ئارەزوی خۆی ئازادی لە هاوڵاتیان بسەنێ و سەر بکێشێ بۆ جۆرێک لە دیکتاتۆریێت ئەم تێزە تا چەند ڕاستە دەوڵەتە خۆراویەکان بە شێوەیەکی گشتی پشت ئەبەستن بە باج بەڵام لە وڵاتە ڕۆژهەڵاتەکان و لەوانە شەرێمی کوردستان باج بەم شێوەیە نییە پێت وایە گوێزانەی ئەو فۆرمە لە خۆر ئاوا بۆ دنیای ئێمە یان وەرگرتنی وەکوون بزجێک ئەتوانە سوودی هەبێت لە مەسەدەی پابندەکانی حکوومەت بەرامبەر بە خەڵک زیاتر بکە بەس بەر لەوەی وەڵامی و پرسیارە بدێتەوە ناو بڕەمان هەوو دوای پرۆگرامەکەمان بەرداوام دەبێت بینیرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێیە گفتوگۆی سەبارەت بە سامانە سروشتەکانی وڵات لەوانش نەود و پەیوەندی بە گەشەکردنی دیموکراسی و شێوازی حکومڕانەوە لە وڵاتە بە میوانداری بەڕێز دکتۆر سەردار عەزیز مامۆستای زانکۆ لە زانکۆی ئێرلندا بینەری پرۆگرامەکەمان بن دوای ئەم ناوپڕە پرۆگرامەکەمان بەرداوام ببێت.